لە جیناری دراوسەی نەفەر مردووە ئاگاشی لێ نییە هەکەس نالێرێوە چییە بۆ دەگرێن وەقڕان لۆ کارێکی خێرخوازی ئەمە ئاوازدەری لۆ مزگەفتی بیلۆ قەبرستانی بارچ پێویست بێمە ڕاوەستاینە لە هەر جێیەکیش بی ساروخ ئەلێرەی دەدا ئەلێرە جەنازەمان شایدتەوە وەختی شەڕی داعش وەختی شەڕی عێراق یعنی قەبری تێدا زگت پێی دەستێ کەس نایەتە سەر گۆڕەکەی کەس نالێرێ باپیرێ 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 ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا ئەوەی دەیبینین گۆڕستانی ناحیەی کەڵەکە دوای ئەوەی گۆڕستانی ناحیەی کەڵک وردە خەریک بوو جێگای گۆڕ هەڵکردن نەدەما بیریان لەوە کردووە کە گۆڕستانی ناحیەی کەڵک فراوان بکەن ئێستا لە قۆناغی یەکەم خەریکی پڕکردنەوەکەی دەکەن و پڕی دەکەنەوە دواتر زەویەکی پان و بەرین لێ دەردەچێت و دەبێتە گۆڕستانی ناحیەی کەڵک فراوان دەکەن پارەی ئەم گۆڕستانە لەسەر ئەرچی خێرخوازان کۆکراوەتەوە لە مزگەوتەکانی ناحیەی کەڵک پارەی بۆ کۆکراوەتەوە هەر کاتێک لە ناحیەی کەڵک داوای هاوکاری لە خەڵک بکەن خەڵک بە پێویست بەدەم هاوکاریوە دێ و لە قۆناغی یەکەم نزیکەی 4 ملیۆن بۆ گۆڕستانی ناحیەی کەڵک کۆکراوەتەوە مامۆستا ئەگەر باسی مێژووی گۆڕستانی کەڵک بکەی ئایا زۆر کۆنە مێژوەکەی؟ وەڵام مێژوەکەی ئێستا قەبری تێدا هەندێک بە پێی ئەوەی نووسراوەکانی هەیە 150-170 ساڵ پێش ئێستاە بەس ئەوانەی دی مێژووی دیار نییە یعنی ئەختیارترین کەس نازانێ ئەو قەبرە هیچەیە یعنی قەبری تێدا زگت پێی دەستێ کەس نایەتە سەر گۆڕەکەی کەس نالێرێ باپیرێ باپیرێ باپیرمە دیار نییە قوربە نازان چێ لە کۆنەوە با ئەوە گۆڕستانە هەبووە بەلام ئەو گۆڕستانە هی موسڵمانان بووە ئێستا هەیە لەو دیوی هەیە گۆڕستانی جوولەکەمان هەیە گۆڕستانە چیتر هەبوو لە پشت پردەکەیە لە ئاوی لە زەی ڕووباری گەورەی کەڵک نێزیکە چەند قەبرێکی موسڵمانانی تێدایە بەلام ئەوە کۆنترین قەبرە هی موسڵمانان لەو سنوورەی بەلام خەڵکێکمان لێرەیە لەسەر شۆڕش لە 74 کەوتیتە هەولێر کەوتیتە خەبات تعریب و ئەو شتانە کرا ئەوانن کە کەسێکیان دەمری دەهینەوە ئێرە لە ڕووی خەریتەوە بەڕاستی ئیشەکەیان چاکرد کەوە ئێستا عەردەکە بۆی قەبرستانی بەلام ئەو عەردەیە قۆرتایی تێدا نزمایی تێدا پێویستی بەوەیە بە خۆتان دەبینن 2 شۆفەر ئیش دەکا 2 قەڵاب ئیش دەکا 2 حەفارە ئیش دەکا ئەوەش زۆربەی خێرخوازە تەنها قەڵابەکان ڕۆژانە 150,000یان پێدەدەین شۆفەرەکان تەنها گازیان دەدەینێ خوا خێریان بنووسی حەفارەیان ناوێ ینی حەفارەکان تەنها گازیان پێدەدەین لە مزگەوتەکان نێزیکەی 4 ملیۆنی خڕکراوە لە خوتبەکەیدی لە 4 مزگەوتی زەختمان نەکرد لەسەر خەرچی چکە مەعاش نییە و بڕک وەزعەکە باش نییە وەکو پێشتر بەخوای ساروخ ئەلێرەی دەدا جەنازەمان شاردەوە ساروخ ئەلێرەی دەدا ئەلێرە جەنازەمان شاردەوە وەختی شەڕی داعش وەختی شەڕی عێراق وەختێک کاتێک ئازادکردنی عێراق تارەی ئەمریکا ئەلێرەیدا ساچمەکان دەرباز دەبوو ئێمە لێرە قەبر لێ دەدرا لێرەش خێرخوازەکە و خەڵکەکە بەشێکی کەلەکی کۆنە ئێستا کەلەکی نوێ بەشدار نینە چی دەمرینان بەس کەلەکی کۆنە کەلەکی کۆن عەشائیریە هەر شوێنێک عەشائیری لێزال بوو لەو شتانە ڕەحمایە خەڵک لۆی کۆ دەبتەوە بەلام ئێستاش لێرانە لە هەندێک شوێنمان هەیە لە جیناری دراوسەی نەفەر مردووە ئاگاشی لێ نییە هەکەس نالێرێوە چییە بۆ دەگرێن بەس لێرەوانە لێرە ئێستاگە بزانی یەک مردووە خەڵکەکە هەمووی خۆی بە خاوەن مردووەکە دەزانی ئەوەیە مەوزوع ئەم دوو گۆڕەی دەیبینن یەکێکە لە گۆڕە هەرە کۆنەکانی گۆڕستانی ناحیەی کەڵک کە دەگەڕێتەوە بۆ 150 ساڵ پێش ئێستا ئەگەر بیبینن کە گۆڕەکە لە بەردی چیا و لە سەبەت دروست کراوە هەروکو مامۆستا باسی کرد ئەوە یەکێکە لە گۆڕە هەرە کۆنەکانی گۆڕستانی ناحیەی کەڵک من بخۆم لێرە بە شۆفەر و عەفارە خۆم قەڵابی خۆم لێرەمە ئیش دەکەین ئەتنەوەکو خۆبەخشێک لۆ قەبرستانی کەڵک ئێستاش لە قۆناغی ئەوەیدایە هەڵگرتنی هەیە دوایە پڕکردنەوەشی هەیە دەی بە خۆڵە سۆری پڕکێتەوە لە بەوەی چونکە جێی ناشتن و شتانەیە ئێرە ئێستا بە پشتیوانی خوای ئینشاءالله بە پشتیوانی و جەمعەتەی لێرە ئیش دەکەن لەگەڵمان خۆبەخشین هاتینەوە قەبرستانی فراوانکەین
ئێستا دەشمانمە ئیشەڵە هەر سێ ڕۆژەکی مایە تەواو دەبی بە قورعان لۆ کارێکی خێرخوازی ئەمە ئاوازدەری لۆ مزگەفتی بیلۆ قەبرستانی بارچی پێویست بێمە ڕاوەستاینە لە هەر جێیەکیش بی. شوێنێکی زۆر استراتیژیە لە قەبر شاردنەوەی مەسافەکە کاتی خۆی گەلە زۆر بوو بەڵام بێزی ئاوازی خەڵکی کەلک زۆر ینی بەرفراوان دەرچوو خەڵکەکی زۆری هاتناوێ ئاوارێ بلێ موسلێەوە هەوڵە ئەوانش ئاوارەی نیە خەڵکی خۆمان بەڵام کاتی خۆ کەلە موسلێ من کەلکەمون بەڵام ئێستا گەلە زیاد بۆ قەبرستانەکە ماشەڵڵا هەڵکشایە و پێویستیمان بە عەرز بوو ئێستا ئەرزەکەش کەماوە هەستان بیرۆکەی گەلە چاچیان کرد بە پیا و ماقولان و ڕدن سپیان و هەستان ئەو تەخمینەیە کرد کە ئێرە بەرفراوانکەن و کارێکی پیرۆزە بەڕاستی ئیسەشی زۆر چاچیان کردیە پارەکە بەڕاستی لەلایەن خێرخواز و کۆکراوە لایەن خەڵکی گوندی و ئەو برادەرانەی بڵێ دەست ڕۆیشتەکان و ئەو خاوەن ئۆتۆمبیلانێک کە هاتوونە بە خۆبەخشانە ڕۆژانە کاری خۆیان دەکەن بەڕاستی کارێکی پیرۆزە دەستخۆشیانی دەکەین عەرزەکەشمان هەموو هەرێک یەک مستەوامان بەبەردەکەوی هەرو پەریمەترێک بە متر و 2 مترمان بەبەردەکەوی بۆ هەمومان ئەگەر ئەیش ببتە قسمەتمان بەڵام لە تەخمینی من ئەو قەبرستانە احتیمالی عەمری 100 ساڵ نازەم زیاتریان کەمترە بەڵام 100 ساڵ دەبی چونچی قەبرستانی کەڵکجار کاتی خۆی لای زێ بوو ئێستا گوێستانەوە بەس ئەو مەسافەی قەدیم کە ڕووی کامێرەکەت بێ خەوڵای ئەو مەسافە بلندایی هەیە ئەوان زۆر قەدیمن قەبرستانی قەدیم لەوێ بوو خەڵکی کەلێکی لە هەندی بەڕاستی دەستکراوەنە کاتی خۆی قەبرستانەکان کاتی خۆی کە مردی لە زمانی هەشتایەکان یان لە نۆهەتەکان خەڵک دەمرد بەس ئاگای لە مردەکەی بوو خواردن و شێوازی میوان هاتن و شێوازی مەساریف هەموو عایدی خەڵکی کەلەشی بوو بەڕاستی خەڵکی کەلەشی لە ئەو حاڵەی زۆر گرنگن زۆر مهمن زۆر دەستکراوانە زۆر لێ هاتوون یعنی ئەمن هەموو گەڕێک ئەو هەموو شار و وڵاتە گەڕامە بەڕاستی لە خەڵکی کەلەشی باشتر بنیت لە ئەو شێوازی و دەستخۆشی لە هەم لە چەند دەکەم چاوێک بێگەکەیان ماز دەکەم لە ڕدێ سپێکەی ئەوەلیشان هەتا دەگاتە گەنجی ئێستایش. ئەمەی دەیبینینیش یەکێکە لە هەرە کۆنەکانی گۆڕستانی ناحەی کەڵەکە کە پێش 150 ساڵ پێش ئێستاە کۆچی دوایی کردووە ئەگەر بە شێوەیەکی گشتی سەیری گۆڕستانی کەڵک بکەین دەبینن پێشتر هەر کەسێک مردووە چیوایاندانە ناوە بۆی هەیە ناویشینە نووسراوە بۆ نمونە کەس نازانێەوە گۆڕی چێە تەنها تاشەبەردێک دانراوە ئەگەر بە شێوەیەکی گشتی سەیری بکەیت.